دەستپێکی وەرزی سەرمایە و خواز لەسەر غازی شل زیاتر بووە. ئەوە ژوای کردووە بەشێک لە فرۆشیاران 500 تا 1000 دینار بخەنە سەر هەر بتڵێکی غازی شلی ماڵان. بەرپرسانی پارێزگای سلێمانی هۆشداری دەدەن لە سەرهەڵدانی کێشەی غاز لە ئاگەری زیاتر نەکردنی بەشی پارێزگاکە کە 8 ساڵە یەک بڕی بۆ دانراوە. لە بازاڕەکان یاریمی کوردستان و لای بریکارەکان نرخی هەر بتڵێ غاز 8500 دینار یان 9000 دینارە و هەندێک کات بە دووێندەی ئەو نرخە غاز فرۆشراوە کەچی لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق نرخی یەک بتڵ غاز تەنها بە 5000 دینار دەدرێت بە بریکارەکانی فرۆشتن. بەردەوام لە کاتی زستانە قەیرانی غاز دروستە بێ، لە کاتی وەرزی زستانە نرخی غاز بەرزە بێتەوە و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ قۆڕەخکردنی بازار لەلایەن کۆمپانیەکانی جوت حزبی دەسەڵاتەوە. جیاوازی هەیە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و عێراق لە کەرکووک بۆ نمونە بتڵێکی غاز بە 5000 بەڵام لێرە بە 8000 و جاری وایە تا 13000 و 15000 شەڕە. غازی شل یەکێکە لە بەرەمەکانی کۆمپانیای داناغاز لە کێڵگەی کۆرمۆر بەرهەمی دێنێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاشکرای دەکات نیوەی غازی شلی بەرەماتووی هەرێم بە دەرەوە دەفرۆشرێت و ئەو بەشەی بۆ پارێزگەکانی ناوخۆ دانراوە گەر نەکرێت بە دووێندە قەیرانی کەمی غاز قوڵتر دەبێتەوە لە سلێمانیدا. ئەم بابەتە پەیوەندیدارە بە بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکانە، چونکە ئەو ڕێژەی دانراوە لە ساڵی 2014 ڕێژەیەکە ثابت کراوە کە 230 بۆ 240 تەنەنرێ بۆ پارێزگای سلێمانی بۆ پارێزگاکانی هەولێر و دووهۆکی ڕێژەیەکی ترە بەگشتی نزیکەی 11 بار کە هەر بارێک 19 بۆ 20 تەنەنێرێ بۆ سلێمانی، 15 بار ئەنێرێ بۆ هەولێر و 9 باریش ئەنێرێ بۆ پارێزگای دووهۆک و ئەم ڕێژەیە خۆی ڕێژەیەکی کەمە. لە ساڵی 2014 خۆمان نەزانین چەندین خێزان و پرۆسی ئاوسەرگیری و چەندین پرۆژەی نیشتەجێبوونی نوێ دروست کراوە، بەڵام ڕێژەی ئەو غازی کە بۆ هاوڵاتیان دانراوە زیادی نەکردووە. کۆمپانیای داناغاز لە کێڵگەی کۆرمۆر ڕۆژانە 1100 تەن غازی شل بەرهەم دێنێت و ساڵانە بە تەندەر غازی شلی ماڵان دەفرۆشێت. وەرگرتنی تەندەر و چۆنێتی کڕین و دیاریکردنی نرخی غازەکە نەک بۆ هاوڵاتیان وە پەرلەمانتار و بەشی زۆری بەرپرسانیش ناڕوون و نەزانراوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.